بەڵێ بەڕێزان وەک لە هەواڵەکەشدا هاتبوو نووری مالیکی دەیەوێ هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق ئەنجام بدرێ. نەشی شارلۆتەوە دەیەوێ خۆی بۆ سەیامین جار ببێتەوە سەرۆکوەزیرانی عێراق. ئایا هەر بەڕاستی دەکرێ هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام بدرێت یاخود دەمە جۆرێکە لە گەمەی سیاسی بۆ ڕاکێشانی بەڕەکە لە ژێرقاچی سوودانی سەرۆکوەزیرانی ئێستای عێراق؟ مانە کۆمەڵێ پرسن ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی لەبارەوە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز عەقیل ڕوودەینی گوتەبێژی هاوپەیمانی نەسر ڕاستە و خۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز عەقیل شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. با لەو پرسیارەوە دەست پێ بکەین، ئایا هیچ هەوڵێک بۆ هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق لە ئارادایە؟ بسم الله الرحمن الرحيم. بداية بەناوی خۆی بەخشندەی مێهرەبان لە سەرەتا سەڵە و لە ئێوە بینەرانی کوردستان سوار زۆر سوپاس. بابەتی هەڵبژاردننی پێشوەختە من پێم وایە شتێکی دوورە، ئەمە شۆکاری زۆری هەیە. بەر لە هەموو شتێک ئەمڕۆ ئەگەر داوای هەڵبژاردننی پێشوەختە بکەین وەکو ئەوە وایە تۆ کاری ئێستا حکوومەت بوەستێنی، چونکە حکوومەتی ئێستا بە هەموو توانای خۆیەوە هەوڵ دەدات لە ڕێگەی ڕێکارەکانەوە ژینگەی خزمەتگوزاری و سیاسی و ئابووری عێراق باشتر بکات. وەویستێکیش هەیە بۆ ئەوەی ئەم حکوومەتە بمێنێتەوە تاکو ماوەکەی بە شێوەیەکی یاسایی کۆتایی دێت و دەتوانین هەڵبژاردنێکی ئاسایی لە ماوەی زیاتر لە ساڵ و ئەوەندەی داهاتوو بکەین و لەو ماوەیەدا هەڵبژاردنێکی ئاسایی لە عێراق بەڕێوە بچێت، نەک هەڵبژاردنێکی پێشوەختە. من پێم وانییە بەڕاستی هیچ هۆکارێکی پێویستە بێت بۆ ئەوەی ئێمە هەوڵ بۆ هەڵبژاردنێکی پێشوەختە بدەین لە سواتسیەوەی حکوومەتێک کە ئێستا خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان دەکات. زۆر باشە. ئایا لایەنە شیعەکان پاڵپشتی لە سوودانی دەکەن بۆ وەرگرتنەوەی ویلایەتی دووهەم وەک سەرۆکوەزیرانی عێراقیان نا؟ من پێم وانێ ئەمە شتێک بێت ئێستا لە سەر مێزی گفتوگۆکاندا هەبێت. ئایا سوودانی ویلایەتێکی دیکەی دەبێت یا خودنا؟ بەڵام ئەمڕۆ باسی واقع دەکەن. حکوومەتی ئێستا عێراق سەرکەوتوو بووە بە شێوەیەکی زۆر باش لەوەی کە زڵەوی شەقام لە خۆی بگرێت و خەڵکێکی زۆریان دامەزراندووە، پرۆژەی باشیان پێشکەش کردووە، پرۆژە کەڵەکە بۆکان ڕێژەی بەجێگەیان دنیان گەیشتوتە 150 لە هەمان کاتدا لێکتێگەیشتنی نێوەخۆیی ئێستا زۆرێک لە ڕەزامەندی هەیە بەرامبەر بەم حکوومەتە، تەنانەت لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرالی ئاستی تێگەیشتن گەیشتوتە ئاستی زۆر پێشکەوتوو لە سەر جەم بابەتەکاندا لە بابەتی فەرمانبەرانی هەرێم و وەچە فەرمانبەرانی هەرێم و هەندێک پرسی دیکەش سادانی بەردەوام هەیە لەسەر ئاستی باڵا لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکرن و پرسە هەڵواسراوەکان چارەسەریان بۆ بدۆزرێتەوە. واروها لەسەر ئاستی زیانی و عەرەبیش ئەم حکوومەتە توانیویەتی پەیوەندی لەگەڵ وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ببەستێت. باش بەرز ڕوودەینی لە دەستوردا باسی هەڵبژاردننی پێشوەختەی تێدا نییە، تەنها ئەوە نەبێ دەڵێ یان پەرلەمان خۆی هەڵوەشێنرێتەوە یاخود سەرۆکوەزیران داوا لەسەر کۆمار دەکا پەرلەمان هەڵبوەشێنێتەوە ئەوجا هەڵبژاردن ئەنجام بدرێت. پێ دوان نییە داواکردن بۆ هەڵبژاردننی پێشوەختە هەر لە ئەساسە پێشێلکردنی دەستورە؟ بەدڵنیاییەوە ئەگەر داوا شەبێت بانگەشە شەبێت بۆ هەڵبژاردننی پێشوەختە دەبێت تەنیا لە ڕێگەی دەستور و یاساوە بێت. ئەوەی جەنابەت ئاماژەت پێکرد دروستە، پێویستە بەو شێوازە بێت، واتە هەر کەسێک داوای هەڵبژاردننی پێشوەختە بکات پێویستە لە ڕێگەی
یاساییەوە بیکات و بۆ ئەوەی حکوومەتش بە شێوەیەکی یاسایی هەڵبۆشێتەوە بەڵام هیچ ڕێکەوتنێک لە نێوان پێکاتەکاندا نییە بۆ ئەوەی ئەم بابەتە جێبەجێ بکرێتەوەی لە میدیاکانیش باسی دەکرێت لە چێشخانەی سیاسی باسی نەکراوە بەڕاستی و پارتە سیاسیەکان هیچ کامێکیان بە جددی باسی ئەم بابەتیان نەکردووە. ئێمە لە هاوپەیمانی نەسر لەگەڵ ئەوەدا نین کە هەڵبژاردننی پێشوەختە بکرێت چونکە ئێستا کار هەیە لە واقعدا ئێمە بە چاوی خۆمان دەیبێنین و داواکاریش بۆ هەڵبژاردننی پێشوەختە وەستاندنی کارەکانی حکوومەتە ڕێگریکردنە لە پێشکەشکردنی خزمەتگوزاری بە خەڵکی عێراقی. من پێم وایە هیچ پاساوێک نییە بەڕاستی و پاساوێکی ئەوتۆنیە خۆت بۆ ئەوەی هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق ئەنجام بدەین بەڵام ڕەنگە ئەو کەسەی داوا بکات بۆ بەکاربەری میدیایی بێت یا خۆت بۆ ئەوە بێت کە ئەم حکوومەتە داوایەکی هەبووە داواکە جێبەجێ نەکراوە بەڵام بە شێوەیەکی جددی من پێم وانێت تا ئەم ساتەش هیچ شتێکی ئەوتۆ هەبێت و داوایەکی ڕاستەقینە هەبێت. باش بەڕێز ڕوودێنی بەڕای ئێوە باسکردنی هەڵبژاردننی پێشوەختە گەمەیەکی سیاسی نییە و جۆرێک لە ئاگادارکردنەوەی سوودانی نییە کە لە ئێستاوە پێی دەڵێن بۆ دەورەی داهاتوو تۆ سەرۆکوەزیران نابیت. ڕەنگە ئەمانە پەیامی ناوەکی بن و ڕەنگە ئەمانە داواکاریش بن و ئەم حکوومەتە هەندێک داوای لێکرابێت لەلایەن پارتە سیاسەکانەوە ئەم داوایانە جێبەجێ نەکرابن. ئێستا هەموو شتێک لە بەردەستدایە ڕاستیەکە ئامەیە و هیچ هەڵبژاردنێکی پێشوەختە لە ئارادا نییە و هەوڵێکی جددیش بۆ هەڵبژاردننی پێشوەختە لە عێراقدا نییە. ئێمە لەم حکوومەتە تەنانەت ئەگەر بێت و کە داوایەکی یاخود بابرن ئەم حکوومەتە ویلایەتەکەی درێژ بکرێتەوە خولێکی دیکەوە بگرێت ئێمە پشگیری ئەو حکوومەتە دەکەین. بەڵێ زۆر باشە زۆر بەڕێز عەقیل ڕوودێنی گوتەبێژی هاوپەیمانی نەسر ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان وی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.